بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار ئیخلاس و سەوابمان پێ بەخشێت. خۆم بە خۆشحاڵ دەزانم مامۆستانی بەڕێز بۆ جارێکی تر لەوانەیەکی نوێدا لە خزمەت فرمودەکانی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم کەوا ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ کۆی کردوتەوە لە پەرتووکی الأربعون النەوەویە. ئەو کتێبە خوای پەروەردگار قبوڵی پێبەخشیوە الحەمدولله، چەنەها شەرح کراوە و بەردەوامیش هەر شەرح دەکرێ و مسلمانان لە خزمەتی ئەو پەرتووکەن لەبەر ئەوەی ناوڕۆکی پەرتووکەکە پەیوەندی بە فرمودەکانی خۆشەویستمانە، فرمودەکانی پێغەمبەری ئازیزمانە صلی الله عليه وسلم. ئەمڕۆژ بە یارمەتی خوای پەروەردگار ئەچینە خزمەت چەند فرمودەیەک لە فرمودەی حەفدەیەمەوە دەست پێ دەکەین. فرمودەی 16ەم دەربارەی چی بوو؟ لا تغضب. ئەو وەسیەتەی پێغەمبەر بوو عليه الصلاة والسلام بۆ ئەو کەسەی کەوا داوای کرد کە وەسیەتی بکات. پێغەمبەریش عليه الصلاة والسلام لە وەڵامدا فەرمووی لا تغضب، چونکە دەیزانی طبع و سروشتی ئەو کەسە ئەو ئامۆژگاریی دەوێت. ئەمڕۆ دەچینە خزمەت حەدیثی حەفدەیەم، فرمودەی حەفدەیەم. عن أبي يعلى شداد بن أوس رضي الله تعالى عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال: إن الله كتب الإحسان على كل شيء. إن الله كتب الإحسان على كل شيء، فإذا قتلتم فأحسنوا القتلة، وإذا ذبحتم فأحسنوا الذبحة، وليحد أحدكم شفرته وليرح ذبيحته. رواه مسلم. پێغەمبەر عليه الصلاة والسلام لەم فرمودەیە کە شەداد دەیگەڕێتەوە بۆمان، کونیەکەی ئەبو یەعلایە. کێ دەربارەی شەداد هیچ دەزانێت؟ ئەم سەحابە بەڕێزەی پێغەمبەر عليه الصلاة والسلام. شەداد یەکێکە لە ئەو سەحابانەی کە حەدیثی ڕیوایەت کردووە و لە فوقەهای سەحابەکانیشە، لە ئەنسارە لە بەنی عەمر بن مالك بن نەجار من الخەزرەج، لە خەزرەجیەکانە. وەک چۆن بڵێ لە پێشەوەیە، لە ساداتی سەحابەیە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ، و یەکێکە لە زاناکانی سەحابەکان. ئەگەر تەماشای ناوەکەی بکەی، شەداد بن ئەوس بن ثابت. چی سەحابەیەکمانێ باوکی ناوی ثابتە؟ حەسان. واتە ئەم برازای حەسانی کوڕی ثابتە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، و لە عەهدی خەلیفەی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کردێ والی حومس، و لە فەڵەستین و ئەو ناوچەی شام مایەوە هەتا وەفاتی کرد لە ساڵی 58 کۆچی، تەمەنیشی 75 ساڵ بوو. ئێستاگەر ئەچین ئینشاڵڵا حەدیثێ تریش دێنینەوە، سەحابەیەک هەر لە شام وەفات دەکات. یعنی شام هەر بۆ خۆی بەرەکەتە، ناوچەی فەڵەستین و شام. سەحابە لە مەدینەیە بزانە لەبەر ئەو دینە لەکوێ وەفات دەکا؟ لە شام، لە فەڵەستین. ودوفن ببيت المقدس، لە بەیت المەقدس قەبرەکەی لەوێیە. ئەم سەحابە بەڕێزە گێڕێتەوە بۆمان، دەڵێ پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێت: إن الله كتب الإحسان على كل شيء. ئەمە لێرە قاعیدەیە، بنچینەیە مامۆستایان. إن الله كتب الإحسان على كل شيء. الله سبحانه وتعالى إحسانی نووسیوە لەسەر چی؟ هەموو شتێک. دوای ئەم قاعیدەیە دوو نمونەمان بۆێنێتەوە پێغەمبەر عليه الصلاة والسلام. یەکەمیان فإذا قتلتم
فأحسنوا القتلة يعني أو شتيكوا حلالك تو بيكوجيت لم حالتت شون بيكوجي بباشترين شيواز بباشترين شيوا تو أبي أم قتليا أم كشتنيا أنجام بدي يعني نابي زيادة الروي تيابكي نابي زيادة الروي تيابكي وإذا ذبحتم ليرا نموني كتر أو شتيكوا للرقي سربرينوا يتر أجل دبي هرشتك دبيت كوا سر دبريت فأحسنوا الذبحة ليرج بجوانترين شيواز أو سربرينا أنجام بدن بزانا هرين ما يجدك بيغمر عليه الصلاة والسلام وليحد أحدكم شفرته يعني كاتك كواد ديويت سرب بريه أبيت شقوكا أو آلة تشيا أو آلة بيت تيجي شي بكات بيش أوي هستي با كش برين سربرينك أبي آلتك براستي تيج بكات وليرح ذبيحته ليرش أورين مايكي تري بيغمر عليه الصلاة والسلام يعني توب شويك بدا إسراحتك بدا راحتك بدا بويك سري دبري يعني زور جال لكاتي قرباني سو نزيك دبين ولا ججني قربان ككاتك أجر كسي بي قرباني بكا يخو نابت يعني راي كيشو ظلمي لي بكاو تعداي لي بكاو يتر أشكنجي بداو نارحتي بكا نا تو بو تويا تو دي خوي أما بو قاسية بو درقية بو تندو تيجي لقال برين مامەڵە دەکەی جا هەر لە ڕێنمایەکان ئەوە دەڵێت یعنی کاتێکیش سەری دەبڕی چەقۆکە لە پێشی تیژ مەکە ینی بزانە ئەوە ئیحسانە بۆ ئەو سەربڕینە و هەروەها لە پێش برادەرەکانشی سەری مەبڕە ئەوەش ئیحسانە بۆ ئەو قوربانیکەوە سەری دەبڕی یان هەر شتێکەوە دەگونجێ سەری بڕی فەوائیدی زۆر تایە ئەم حەدیسە هەر بە کورتی دەچینە سەری یەکەم ئەوەیە کە بەزەیی الله سبحانه وتعالى بەبەندەکانی وكتب الإحسان على كل شيء ئەم ئیحسانەی نووسیوە لەسەر هەموو شتێک حتا ئەوەش دەگرێتەوە کە ئینسان کە تۆ بڵێن ڕێنماییەکێک دەکەی لەسەر ڕێگا ینی چاکە بە چاکە ڕێنمایی بکە هەندێک هەیە ینی گاڵتەی پێ دەکا خۆی هەر سوعبەت چییە یان ئەوەتانی حەزەکە برادەرەکەی یان براکەی یان ئەو کەسە عەزیەت بدا ئەگەر ڕێگەکە 2 دقە بێ ئەڕوا ڕێگەیەکی تری پێپشان دەدا ئەوە نابێ ئەوە ئیحسان نییە بەڕاستی لەگەڵ ئەو کەسێک کەوا تۆ ڕێگەی پێپشان دەدەی یان لە کاتی نان خواردنیەک پێشکەش دەکەی لەوێشە تۆ ئیحسان بکە لە هەر بوارەکانی ترە اینجا لە بواری مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک هیچ ئاەتێکمانەیە لەسەر ئیحسان وبالوالدين إحسانا إن جاء الله سبحانه وتعالى أمر بتشيكا إن الله يأمر بالعدل والإحسان يعني إحسان زوزور شتكي زوزور مهمة حتى لكاتي أمر بمعروف نهي لمنكرشة إنسان رشاوي أو شتبكا وهروا أودو من منشي ناوتو بيغمر عليه الصلاة والسلام أما الشرع لبروي خواي قورا نوسيتي لما سلي سودي كتير ما وصيان إن الله كتب الإحسان على كتابي خواي پروردگار دو جوارة يكي قدرية قدر النسرة والطواو يكي شرعية قدرية أو لابد أن تقع يعني هيش مجالي تانية أو يك الله سبحانه وتعالى نسيتي دبيت أول شيء دوام كشرعية أول يعني أقرته بمشيئتي كيا إنسان نمونية كم ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون فهذه كتابة قدرية أما نسراوة يتشكو قمانك مع النبي أم زويك حكم ذكاء عبادي خواي پروردگار كصالحا دوم نمونا لسر شرعيك كتب عليكم القتال اتشيا وهو كره لكم آية كرهكا أقريتو بو كتابك يعني بو قتالك أقر بقريتو بو كتابك وزور خطرة يعني توشتك الله سبحانه وتعالى نسيوتي حزيلين هكي
پێت ناخۆشە نا بۆ قیتالەکەی لە بەرەوەی قیتال تر کوشتارە بڕین و برینداربوونە و ناڕەحەتە هەندێک جار بە دیری ئەگیرەی بەڕاستی پیاوی خۆی دەوێت جا بۆیە ئەو دوو جۆرەی هەیە یەکێک لە سوودەکانی تر ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر جار ئەگەر تەماشای فەرموودەکان بکەی لەگەڵ کە باسی شتێک دەکات ئوسلوبی فێرکردن بەکاردێنێت چییە ئەم ئوسلوبە لێرە بەکارهێناوە هێنانەوەی چی نمونە زۆر مهمە بۆ مامۆستایان کەوا دائیمەن لەگەڵ قوتابیەکانی خوێندکارەکانی نمونە بێتەوە ئەمیش حسنی تعلیمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بضرب الأمثال اینجا ئەم وجوبی ئیحسانە کە بێت چاکە بیت لەگەڵ هەموو شتێکە یان لەگەڵ قیتلەکە ئەمە وەصفە بۆچی بۆ هەیئەتەکە ینی شێوازی کوشتنەکە ئەبێ بەو شێوازە بێت و ئەبێ بە پێی شەرعش بێت ینی ئەو شەرعە ڕێنمایی دەکات و چۆن ئەو کوشتنە بکەی لە دەرسی پێشوو مامۆستا پرسیارێکی کرد دەربارەی وتمان ڕەجم ئایا شێوازێکی تر بەدیلێکی تر بۆ ڕەجم هەیە ئێمە دەڵێن ئەوەی کە لە قورئانە باس کراوە یان لە فەرمووداتوە دەربارەی ڕەجم هەر ئەو شێوازەیە اینجا ئەمە لەگەڵ ئەوە پێچوانە نییە بڵێ ئەحسین القیتلەتە یعنی کاتێک ئینسانێک محسن دەبێ ڕەجم دەکرێت بڵێن کاکە وەڵاو شێوازە ئیحسان نییە لەگەڵیە نە مادام شەرعە بە پێی شەرعە تەواو الله سبحانه وتعالى لە من و لە فڵان و فڵان و فڵان و لە هەرچی مەخلوقاتیە باشتر دەزانێت چی شەرع دادەنێت و چیش باشە خاڵێکی تر ئەن نحسینە الذبحە کاتی سەربڕین ئەوش هەر بە پێی ئەو شەرعی کەوا بۆمان دیار کراوە ئەوەی کە هەڵدەسێت لە مەسەلەی سەربڕینەکە دیارە ئەوش مەرجی خۆی تێدایە ینی ئەوەی کە سەربڕاویشە مەرجیشیەیە یەکێک لەوانە چییە ئەوەی کە سەردەبڕێت ئەبێ موسڵمان بێ یان ئەهلی کتابێ ئەهلی کتاب باشە یان موسڵمان دوام أن تكون الآلة مما يباح الذبح بها ئالەتەکە ئەوەیە کە ئیتر عورف و عادەت ئەوەیە کە چی ئێستا بە چەقۆیە یان بە ئالەتێک بێکەوە ئیتر دانراوە تایبەت کراوە بۆچی بۆ سەربڕین ئەوە زۆر مهمە چونکە هەیە بە ئەتوانی تۆ بڕێن مریشکێک مامرێک هیان هەر شتێتر توانێت کابرا بە شێوازێک سەری بڕێ بەڵام ئایا ئەو شێوازە ئەگەر ئالەتەکە ڕێگە پێنەدراو بوو ئەو مریشکە حەڵال دەبێ حەڵال نابێت جا بۆیە ئەوە مهمە یەکێکی تر ئەوەیە ئینهار و دەمی ئەی ئیسالەته ئەوەش زۆر گرنگە کەوا خوێنی بڕژێت یانی سە تۆ بڕۆی مریشکێک لە جاتیەوەی کەتر سەری بڕی بیخینکێنی باشە دوایش بیبیتەوە بۆ ماڵ ئەوە جایزە بیخۆی نە ئەبێ خوێنەکەی بڕژێت خاڵێکی تر مامۆستایان باسی ئارەتەکەمان کرد بەڕاستی ئەوە ئەبێت تیژ بێ هەندێک جار دەبینیت ینی ئەوەندە عەزیەتی دەدا کول سەری نابڕێ جا بۆیە ئەڵێ هەم بە قووەت هەم بە پەلەش زوو ینی تیژ بێ ئەوە شتەکە ئەنجام بدەیت بۆ ئەوەی ئەو ذەبیحەیە تووشی ئەزیەت نەبێ دەچینە خزمەت حەدیثی هەژدەیەم عن أبي ذر جندب بن جنادة وأبي عبد الرحمن معاذ بن جبل رضي الله عنهما عن رسول الله صلى الله عليه وسلم قال اتق الله حيثما كنت وأتبع السيئة الحسنة تمحها وخالق الناس بخلق حسن رواه الترمذي وقال حديث حسن وفي بعض النسخ حسن صحيح دينا سر ڕاوەکردنی ئەم حەدیثە پێش ئەوەی بچین شەرحەکەی بکەین دوو سەحابە ئەم حەدیثەمان بۆ ئەگێڕێتەوە کەمیان کێیە ئەبوو ذەر ناوی چییە جندب بن جونادە باشە ئەبوو ذەر
طبعا ئەبوو ذەڕی کێیە؟ غیفار چی هۆزێکە لەکوێیە؟ خەڵکی کوێیە ئەبوو ذەڕ؟ ها؟ نا غیفار خەڵکی یەمەنە، خەڵکی یەمەنە. باشە، ئەویش یەکێکە لە سەحابە بەرزەکان. یعنی ئێوە تەماشا بکەن مامۆستایان، ئەوەی لە کتوبی سیرە باسی دەکات چەند هەزار سەحابە لەگەڵ پێغەمبەر چوون عەلەیهی سەڵات وەسەلام بۆ حەج. 10,000 حەج نا فەتحی مەکە نا حەج 100 بەڵێ 114 هەندێک ڕێوایەت هاتووە و مەسادرەکان باسەکەن 124,000 لە 124 بەڵێ 100,000 چەند سەحابەیان ئاوا بارزن مانسی ئێمە دەیان ناسین. ئەمە چی ئەگەێنێ؟ یعنی ئەم کەسانەی کەوا نزیکن لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام هەر یەکێکیانیش کەڵە پیاوێکن، پسپۆڕیەکیان هەیە. جا ئەمە شتێکێکە لەوانە ئەم سەحابە بەڕێزە ئەبوو ذەڕ لە کیباری سەحابەیە، هەر دەڵێت لە بیدایەتەکانە، وەکو جیلی ئاڵتوونیە، جیلی یەکەمە، چوارەم و پێنجەم کەس، شەشەم کەس، ئیتر دوایەوەش ئەگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی دەعوە و بانگەواز دەکا هەتا ئەگەڕێتەوە بۆ مەدینە لە خزمەت پێغەمبەر ئەبی عەلەیهی سەڵات وەسەلام. و طبعا بەشداری غەزەواتی کردووە بەدر و ئوحود و لە غەزەواتەکان تریشە، و هەروەها بەشداری فەتحی قودسی کردووە بەیت المەقدس لەگەڵ کێیە؟ لەگەڵ عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. وتوفي فيها سنة لكو يعني لبيت المقدس سيوكي هجري، وصلى عليه عبد الله بن مسعود وألحده بنفسه، يعني خوي بدستي خوي كرديا ناو قبرك. أو كيا أو أبو ذر. معاذ كري جبليش يتر غني عن التعريف، صحابيك لخزرج كان أهل مدينة، أسلم صغيرا بهر لمن دالية مسلمان بو، و بزان بو گەنجێتی هات بەشداری بەیعەی عەقەبەی دووەمی کرد، يعني لە مەدینەوە هات بۆ خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەوێ بەشداری کرد، تازە موشی دەردەچوو، يعني ئەو گەنج بوو. اینجا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هیجرەتی کرد لە نێوان خۆی و عەبدوڵای کوڕی مەسعود برایەتی، وەکو چۆمڕی ئەوە نەبوو موئاخاتیان دروست کرد، یەک مهاجر ئەچێتە لای یەک ئەنساری، ئەوەی کە بەر معاذ کەوت کێ بوو؟ عەبدوڵای کوڕی مەسعود بوو، و لە غەزواتەکان بەشداری کرد لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. تەمەنی 20 ساڵان بوو، بزانە یعنی گەنج بووە، بەشداری غەزەواتی کردووە، و هەروەها غەزەواتەکان تریش. و ئیتر دوای ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە فەتحی مەککە کرا لەبەرەوەی بڵێن عالم بوو هێنای لەگەڵ خۆیان، وفاتیشی لەکوێ بوو؟ وتوفي في الأردن، بزان هەر لە منطقەی شام. يعني ئەو سەحابانە سبحان الله ئەوە نییە بڵێ من خەڵکی مەدینەی تر لەوێ دانیشتمەوە، نە، بۆ بانگەواز بۆ جیهادکردن لە پێناو خوای پەروەردگار، يعني خۆیان فرۆشتوو بۆ ئەڵڵا سوبحانە وتەعالا لە هەر شوێنێکەوە بتوان خزمەتکەن دەڕۆشتن بۆ ئەو شوێنە، ئیتر لەوێش وەفات دەکەن وەفات بکەن. ئەمە حاڵی سەحابەکان بووە، بەو شێوازەش ئەو دینە نازدارە گەشتوتە ئێمە و گەشتوتە هەموو عالم، ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەبێ. بۆیە خوای گەورە لە دەربارەیان چی ئەفەرمێ؟ رضي الله عنهم، مستحقن بەڕاستی خوای گەورە لیان ڕازی بێت. ئەم دوو سەحابە بەڕێزە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمون پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت اتق الله حيث ما كنت. حيث ظرفی چییە؟ مەکانە، یعنی لە هەر شوێنێک لە هەر جێگایەکە بی تۆ تەقوای خوا بکە، ئیلا ئەو شوێنانەی کەوا
بڵێن جێی ئەوە نییە وانە بەڵام بەعام لە هەر شوێنێک ئینسان ئەمری پێکراوە فەرمانی پێکراوە کەوا تەقوای خوای پەروەردگاری هەبێ ئەمە خاڵێکی حيث ما كنت اینجا وأتبع السيئة الحسنة تمحها أميش أتبع فعل أمر السيئة مفعول يكما وحسنة مفعول دوما جوابكي چيا جواب الأمر تمحها بويا بجزم هاتوا والمعنى معنى كي چيا اگر هاتو إنسانك تاواني کرد دوای ئەوە چیەکە چاکەیەک دەکات ئەم چاکەیە ئەبێتە مای چی سڕینەوەی ئەو گوناحە سڕینەوەی ئەو گوناحە باشە ئەمە ئەبێتە پاساو یان مبەڕێک بۆ ئەوەی کە بڵێ من وەڵا تاوان دەکەم اینجا ڕۆم چاکەیەک شەکەم و دەسڕێتەوە ئەمە نابێتە پاساو نابێ بڵێ وەڵا کاکە منە ڕۆم تاوان دەکەم بە زەوقی خۆم جارێک گەنجم تەمەنم ئەوەیە ڕابوارم ئەوە دەکەم وەڵا دوای ئەوەش لەگەڵ یەکسەر چاکەیەک دەکەم باشە پرسیارەتر مەبەست ئەم چاکەیە ئەم حەسەنەیە تەوبەکردنە یان عمومی چاکەیە یانیسان کە تاوان دەکات چیەکە تەوبە دەکات ئایا مەبەست تەوبەکردنە یان عمومی حەسەنەیە هەر چاکەیەک تەوبەشە و هەم چاکەشە على العموم على العموم يعني ربط نییە بە بەس تەوبەوە نە ئینسان طبعا ئەبێت تەوبە بکات يعني تۆ بۆ مانای ئەوە نییە تەوبە نەکات بەڵام ئەبێت چاکە بکات کە چاکەشی کرد ئەو چاکە ئەبێتە مای چی مای سڕینەوەی ئەو تاوانە لە قورئان هیچ ئاەتێکمانەیە بەڵگە بێت ئیشارەت بکات بەو مەسئلەیە تەوا ئەو باسی تەوبەکە دەکات ئەی ئەگەر چاکە بکە ئەو چاکەیە بێتە مای إن الحسنات يذهبن السيئات سبحان الله أما كرمي الله نية سبحانه وتعالى جا إنسان كل بني آدم خطأ بڵێ تاوان ناکەم تاوان دەکەی بەڵام نەکو بڵێ هەر تاوان بکەم بکەیتە مبەڕێک وەڵا ئەو حەدیسە هەیە ما ڕوون چاکاکەم چیە الله سبحانه وتعالى یارمەتیت دەدات کە تۆ بڕۆی یان تەوبە بکەی یان چاکە بکەی لە کاتی سەیئەکە لە کاتی گوناحەکە ممکنە بمری ئینسان ئەبێ و یعنی خونەی کاتە مبەڕێک بەڵام غەیر مباشر کە تاوانێکی کرد زوو چاکە بکە و تەوبە بکە وەڵێ مامۆستا نه بەعام هاتووە چاکەیە بەڵێ تا ئێستا بینە سەر ئەوە ئایا ئەم سەیئە چی سەیئەیەکە سەیئەی بڕێن ئێمە خۆمان زانین گوناحەکان چییە سەغایر و کەبائیرمانەیە وانە ئایا ئەم سەیئە سەغایرە اینجا دوایی تاوانەکانیش سەیئەکان هەیە پەیوەندی بە چیەوەیە حەق الناسە هەیە پەیوەندیشی ئەوەیە کە بە الله سبحانه وتعالایە باشە ئەمە کامل ئەم سەیئانە دەگرێتەوە لێرەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوازە باسی دەکا وأتبع السيئة الحسنة تمحوها يعني زیاتر کامنی دەگرێتەوە حق الله طبعا صغير أو كبيرة ئەزان چیە مامۆستا کەبیرەش گەر ئینسان لا قەدەر الله کەوتە ناو کەبیرەیەکەوە کە تەوبە بکە و چاکە بکە ئایا ئەو چاکانە نابێتە مای ئەوەی کە ئەو تاوانە گەورەش بڕات دەڕوات بەس چییە حقوقی ناس ئەبێ بدرێتەوە بێ بدرێتەوە مامۆستا تاوانە وانە ئەوە تاوانە ئەو تاوانە بۆ نمونە ئەگەر کابرا کەشف نەبوو
باسمان کرد کەوا باشتر وایە ستریکە کەبائیرە ستریکە کە تەوبە دەکات ئیتر لەگەڵیان چی دەکا چاکە دەکات یعنی سکابرا 100 نەفەری کوشتووە 99 بوو چۆ لای نەفەرێ وتی کاکە تۆ تەوبەت بۆ نییە وتی دەوەرە توش با بتکوژم با بێتە 100 وانە چۆ لای عالمێکی تر زانایەکی تر بە ئەزمون بوو تی بابە تو بۆ تەوبەت بۆ هەیە بەس چیە لێرە بڕۆ لێرە بڕۆ ڕۆژ ڕێگاوە بوو لەوە ئەوەی کە لە فەرموو دەکاتوە یعنی مەبەستم چیە مامۆستا خۆ گەورەیە تاوانێکی گەورەیە ئینسان ئەگەر هات و لا قەدەرەڵا کەوتە ناو ئەو تاوانانەوە ئەگەر خۆشی کەشف نەکرد خوای گەورە ستری کرد تەوبەی پێبەخشی خالیدی وەک کوڕی وەلید لە شەڕی بەدرا بەشداری کرد لە شەڕی ئوحودا بەشداری کرد دژی موسڵمانان وا نەبوو دوای سەرەکی تەوبەی کرد ئەوەی وەحشی تەوبەی نەکرد بەڵێ مامۆستا ئاخری سەماوەسا ئەگەر کابرا تەوبەیەکی نەسوح بکە طبعا بۆ عەوامی خەڵکەوە باسمان کرد بۆ عەوامی خەڵک نییە خەڵک بکوژێت لەگەر لە دەوڵەتی ئیسلامی شابێ وەلی ئەمر لەگەڵ قازی ئەوان فتوا دەدەن و ئەمرەکە دەردەکەن و قرارەکە دەردەکەن بڕیارەکە دەردەکەن و جێبەجێ دەکرێت ئەوە تەماشا دەکرێت ئەمە لە محکەمەی دنیەوی محکەمەی ئوخرەوی ئەمە تەحملکردن لەگەڵ ڕەحیمە لەگەڵ کەریمە لەگەڵ بەبەزەییە الله سبحانه وتعالى يغفر لمن يشاء بەس تەوبەیەکی نەسوح بکە تەواو مامۆستا ئەو کەسە چەندێک ئیجرامیشی کردبێت تەوبەیەکی نەسوح بکە لە نێوان خۆی و خوای پەروەردگار ئەوەی حقوقی ناسیشە ئەوە گەڕێتەوە بۆ خۆی بڵێ کاکە فەرمون ئەگەر من نەفەرێکم لێوە کوشتووە حەقی خۆتانە بمکوژنەوە تەواو ئەگەر گەشتە و ڕادێ ممکنە خەڵکیش لەو کاتە بڵێ مادام تەوبەیەکی نەسوحی کردووە تەوبەیەک نییە بەس بۆ ڕێکلام و ئەوشتانە بێ ئەوە خاڵێکی سەر دێمە سەری خەڵکەکە لێ خۆش بێ و تەواو ئێستا ئەوەیە ئەو قسەی جەنابەت ئەو پرسیارەی جەنابن ئەگەر ئینسان ئاوان تاوانبار بێ بە ئاشکرا تاوانی کردووە ئایا تەوبەکەی بەنهێنی بکا باشترە یان بە ئاشکرا بۆ باشکرا بێ بزانە بە ئاشکرا لەبەر ئەوەی ئیسە بۆن کابرا بۆ شێوازە بووە کابرایە تا بەیانی عارەقە خواتەوە مەشهورە ئەفلامی هەیە شتی هەیە اینجا بۆ نمونە مومەسیلەیەکە یان گۆرانی بێژێکە ئەمانە ئەگەر تەوبە بکەن بە ئاشکرا بیکەن بۆ ئەوی خەڵکەکە هاوشێوەی خۆیان چایان لێ بکەن کە ئەو ڕێگایە ڕێگای شەیطانە وازیان هێناوە و بە تەواوەتی تەوبەیان کردووە بە تەواوەتی تەوبەیان کردووە اینجا مەسەلەی مەشیئەتی خوای پەروەردگار زۆر زۆر فراوانە بەرامبەر عەبدەکانی ئەوە گەڕێتەوە بۆ لای الله سبحانه وتعالى بەڵام حەقی ناس ئەوەی تر ئەبێت لە دنیا خۆی هەوڵ بدات کەوا حەقی ناس بگەڕێنێتەوە و یان گەردن ئازایی لێ بکەن و شتەکە کۆتایی پێدێت ئەوە بەو شێوە وەخالق الناس بخلق حسن مامۆستا ئەوە زۆر زۆر مهمە زۆر مهمە وەخالق الناس بخلق حسن لێرە وشەی چی هاتووە یان کەلیمەی چی هاتووە الناس يعني ليرة بيغمر عليه الصلاة والسلام نيفرم وخالق المؤمنين يعني المسلمين وخالق الناس بخلق حسن هاتي ترمان هي تعبت بقول وقولوا للناس حسنا زانا وقولوا للناس حسنا ليرش وخالق الناس بخلق حسن بيناسي خلق حسن كذا تواني خلق الحسن يعني رفتار و ئەخلاقێکی جوان هەر پێ ناچێت موسڵمان ئەوەیە بەڕاستی موسڵمان ئەو کەسێکەوە موسڵمانان پارێزراو بن لە چی لە زمانی و لە دەستیشی لە زمانی و دەستی اینجا پێناسەیەکی کورت هەیە کورت ئەگەڕنەوە بۆ ینی کە ئەو ئیبن مبارەک ڕەحمەتی خوای لێبێ ئەو باسی کردووە کە تعریفی دەکا ئەڵێ فما هو الخلق الحسن قال بعضهم ناوى الخلق الحسن شيا كف الأذى أما يك شيا كف الأذى يعني أو كسي
خەڵک ئەزیێت نەدا لە دەستی ئەمین بێ حەزیێتیان نەدا ئیتر دەستی و زمانیشی مامۆسا وبەذل الندى کابرا ببەخشێت کەریم بێت ئەمە خلق الحەسەنە والصبر على الأذى ئینسان هەیە تووشی ئەزیێت نەبێ لە بەرامبەرەکەیەوە نییە شتی یعنی تۆ لە ناو کۆمەڵگەیەک دەژەی هەر شتێک ڕوو دەدات ممکنە هەر لە ناو خێزانێکیشە لە بین ژن و پیاویشە ئەو شتە سێرەکەی ئەزیێتدانی یەکتری هەیە بەڵام الصبر على الأذى کە ئەزیێتێکت پێگەشت ئەوە تۆ سەبر بگرە کەس هەیە لە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام سابرتر بێ ئەوەندە ئەزیێتیان دا یعنی بگاتە ڕادەیەک لە تایف بگەڕێتەوە مەلەک الجیبال بێت بۆ لای داوای لێ بکات چیت ئەوێت بۆت دەکەین ئەگەر ئەتەوێ ئەو دوو کێوە و شاخە هەردووکی تەبق بکەین ئەو خەڵکە گشتی لە ناوبەرین دەیکەین بۆت لەگەڵ ئەوەشا چیوت نە سبحان الله ئەوەیە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین وتی تەمەنا دەکەم کەوا چیە لە ئەسڵابەکانیان نەکو خۆشیان لە نەوەکانیان خەڵکانێک دەرچن کە عیبادەتی ئەڵڵا بکەن سبحانه وتعالى سەیرە و سەبرەکە مامۆسان والصبر على الأذى دوایش والوجه الطلق بەڕاستی ئینسانی موسڵمان خاوەن ئەخلاقی جوان ئەبێ دەمچاوی چی بێ گەشاوە بێت تەبەسمك في وجه أخيك صدقة نەکو یاک ئینسانێکەوە عەبوسی قەنتەڕیر بێت بڕات ناو بازاڕەوە بە چاوێکی مۆنەوە سەلام لە یەک کەس نەکا کەس مەرحەبا یەک کەس نەکا یارمەتی یەک کەس نەدات ئەمە بەڕاستی نابێت بەو شێوازە نابێت پێچوانەی ڕێنمایەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە خلق الحەسەنە ئەبێ ئێمە وخالق الناس بخلق حەسەن ئەزانن مامۆسایان یعنی چەنەها وڵات هاتن ناو ئیسلامەوە بەس تەنها لە ڕێگەی چیەوە ئەخلاقی جوان ئەخلاقی جوان ئەوەشی ئێمەی موسڵمان جیا ئەکاتەوە لە غەیری موسڵمان ئەو ئەخلاقە جوانەیە ئەبێ بۆ شێوازە بین ئەوە جێی مەخابنە جێی داخە ئێستا نمونە بە خەڵکانێکی کافر و بێدین بێننەوە کەوا ئەخلاقیان جوانە درۆ ناکەن احترامی وەقت دەگرن ئەمانەتیان هەیە ئەوەش پێچەوانش دژی موسڵمانەکە و شتانی هیچ نییە خوا پەنابدا لە معامەلا غەش دەکا درۆ دەکات ئەمانەتی نییە غەدر دەکا نە ئەبێ ئێمەی موسڵمان زیاتر پابند بین بەو ئەخلاقە جوانانە خۆی چۆن ئەڵێت لكل مقام مقال یعنی ئەو کاتە ئەو شوێنە چی هەڵەگرێ ئەوە بکە ئەو ڕەفتارش چی هەڵدەگرێت تو ئەوە بکەم مانایەوە نییە کە تۆ بزانی بەرامبەرەکەت ئەمە باسی کۆمەڵگەی موسڵمانان دەکەین مامۆسا باسی ئەوە دەکەین تو ئەگەر بزانی کافرێک بێدینێک مولحدێک دێت ئیستیزات پێ دەکات تعداد لێ دەکات توش توانات هەیە ڕەدی بدەیتەوە ڕەدی بدەرەوە کێوتێتی ڕەدی مەدەرەوە و نەوێتە بڵە کاکە بەس نە موسڵمانێکە ئیسە تۆ بوونمونە توش دەبی کاکە دراوسێک تێ ئەزیێتت دەدا ئێمە چی لێکەی مامۆسا خۆ هەڵ ناگریت تێڵایەک هەڵگریت و بڕۆیتە بەردەم دەرگا بکوتە دەی ئەمە تو بۆ عەزیەت مەدەین ئەبێ سەبر بگری مامۆسا وانە ئەبێ سەبر بگریت اینجا ئەو کەسی کەوا مخاڵەتەی ناز دەکات تێکەڵی خەڵک دەبێ وەیەصبر ئەذاهم خەیڕون ئەوە چاکترە لەو کەسێک کەوا مخاڵەتەی خەڵک ناکە و سەبری نییە لەسەر ئەزا و ناڕەحەتی و ئەزیێتدانی خەڵک جا مامۆسا ئەو شتە هەم مەقامەکە بزان چی مەقالێک هەڵەگرێ چی قسەی هەڵەگرێ و هەروە چی ڕەفتارێکیش هەڵدەگرێت سە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە مەککە لەبەرەوەی قووەت نەبوو لەبەرەوەی مەرحەلەکە و قۆناغەکە ئەو بوو کە سەبر بگرێ فاصبر صبرا جميلا اصبروا آل ياسر فإن موعدكم الجنة يعني کەس هەبووە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویستی بۆ سەحابەکانی نەبووە لەبەر چاوی دەبیندرێت کەوا ئال یاسر یەکەیەکە ئەکوژرێن و عەزیەت دەدرێن اصبروا آل ياسر فإن موعدكم الجنة ئەی لە مەدینە کە بووە خاوەن دەوڵەت بۆ خاوەن قووەت بەنو قەینوقاعی جوولەکەی دەرکرد لە مەدینە تەنها لەبەر ئافرەتێک یەک ئافرەت
بزان لە بەرۆی مەرحەلەکە ئەوە دەخوازیە معنای ئەوە نییە کە ئینسان بە ناوی سەبرەوە وەکو چۆن بڵێ زلێکیان لێرەماندا هێرش ئامادەکەین بڵێ فەرمو زلێ تریشمان لێ بدە نا ئەم بەو شێوازە نابێ ناوی بەو شێوازە تێبگەین لە معنای سەبر لە هەر شتێکە حکمت چییە؟ حکمت ئەوەیە کە تۆ لە هەر شوێنێکە شتێکی خۆی گونجاو لەو شوێنە دانەی ئیتر چی کردەوە دەبێت یان چی قسەش دەبێت وەڵای هەیە ماوەسا بەس یەکێک لە صفاتی ئیمانداران چییە؟ ئەی ئاەتەکەی تر ئەشداء ڕوحەماء بەینەهم یعنی ئەوە زۆر مهمە ماوەسا تۆ بتوانانی ئەو هاوسەنگیە ڕەچاو بکەی ئێمە حەدیثی ترمان دێت هەر باسی سەبر دەکات ئەو لەوێ زیاتر ئینشاءڵڵا چینە خزمەتی فەوایدیشی زۆر تایە بەڵام کاتەکەمان ممکنە بەش نەکات با بچینە خزمەت حەدیثی نۆزدەیەم عن أبي العباس عبد الله بن عباس رضي الله عنهما قال كنت خلف النبي صلى الله عليه وسلم يوما فقال يا غلام إني أعلمك كلمات احفظ الله يحفظ أما يك احفظ الله تجده تجاهك إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك وإن اجتمعوا على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله عليك رفعت الأقلام وجفت الصحف رواه الترمذي وقال حديث حسن صحيح وفي رواية غير الترمذي احفظ الله تجده أمامك تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة واعلم أن ما أخطأك لم يكن ليصيبك وما أصابك لم يكن ليخطئك واعلم أن النصر مع الصبر وأن الفرج مع الكرب وأن مع العسر يسرا أم حديثة ابن عباس رضا ورحمة إخوائي لبيه دەیگێڕێتەوە بۆمان بەڕاستی حەدیثێکی زۆر گرنگە ئایا ئەم حەدیثە تەنها تایبەتە بە ئیبن عەباس یان بۆ هەموو ئوممەتە تەماشا بکەین مامۆسایان یا غولام بە کێ وترێ غولام منداڵێکەوە نەگەشتۆتە باڵغ بوون باشە تەمەنی ئیبن عەباسیش گەنجێتی بووە نەگەشتۆتە باڵغ بوون ئەمەش ئوسلوبی چییە؟ ئوسلوبی خیتاب چۆن لەگەڵ بەرامبەرەکەت بۆ ئەوەی کە ئەو دوایی ئەو شتانی کە تو ئەتوێ بیگەین پێی یەکسەر چییە؟ ئینتیباه بکە بە ئاگا بێتەوە وەریگرێ باشە ئینی ئوعەللیموکە کەلیمات احفظ الله يحفظك بەچی حفظی خوای گەورە دەکەین؟ سنوورەکانی ئەوامرەکانی ئەگەر بێت و ئێمەی موسڵمان ئەوامرەکانی خوای پەروەردگار شەریعەتەکەی حفظ بکەین ئاەتەکان و فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەمان پارێزێت حفظمان دەکات یارمەتیمان دەدات احفظ الله تجده تجاهك یعنی ئەوەندە نزیک دەبێتەوە لێمان ئیتر بەو شێوازەی بما یلیق بجەلاله ئەوەندە بەو شێوازەیە کە لە پێشمانە ئیتر وەک چۆن بڵێ ڕێنماییمان دەکات تووشی غەڵەت نابین غەڵەتێکی زۆر گەورەی کە ئێمە ئەوازان کە ئینسان هەڵە دەکات بەڵام ڕێنمایی دەکاتەوە ئەو هەڵانە هیچ نییە ئەسڵەن ئینسان کە هەڵەیەک دەکات الله سبحانه وتعالى پێی خۆشە عەبدەکەی هەڵەیە بکات و دوایی چییە بگەڕێتەوە حەزی لە تەوبەکارە تەوبە بکات إن الله يحب التوابين ويحب المتطهرين باشە بزانە ماوەسا ینی ئاستی ئیبن عەباس شوێنێکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوازە قسەی لەگەڵاکە ینی زۆر شتی قورسی پێ نادا بەڵام ئەمە فێر ئەساسی دەکات کە عەقیدەیە کە تەوەکولە لەسەر خوای پەروەردگار مەسائیلی قەزا و قەدەرە إذا سألت فاسأل الله أليس الله بكاف عبدا ولله ملك السماوات والأرض ولله جنود السماوات والأرض الله سبحانه وتعالى هم ملكوتی عرض و ئاسمان کشی ملکی خوای پەروەردگارە
رب العالمين إذا سألت فاسأل الله واتا بس بگەڕێرەوە بۆ لای خوا گەر پرسیار دەکەی پرسیارت هەیە داواکاریت هەیە وإذا استعنت فاستعن بالله ئینسان ئەگەر بێ اعتماد کاتە سەر یەکێک پشت بە یەکێک بەسێ ئەوە الله سبحانه وتعالى بۆ ڕوونی دەکاتەوە پێغەمبەر عليه الصلاة والسلام واعلم أن الأمة لو اجتمعت أمت ئیتر بیری لێ بکەرەوە چەندێکە ئەو ئومەتە هەمووی کۆ بێتەوە بۆ ئەوەی سوودێکت پێ بەخشن پێت نابەخشن ئیلا بەوەی کە الله سبحانه وتعالى بۆتی نووسیوە جا بۆیە مامۆستان کاتێک من داوای یارمەتی لە برایەکی موسڵمان دەکەم ئەویش یارمەتیم دەدا ئەسڵ وایە کێن وای کردو ئەو برای یارمەتیم دا الله سبحانه وتعالى ئەگەر خوای پەروەردگار بیگرێت 100 جار 100 نابینن ئەوانەی کەوا دەستگای خێرخوازیان هەیە کابرا ممکنە 100 فەقیرە حەژارە بەڵام ئەچێ سێرەکەی سبحان الله حەزی نییە کابراایەکی تر ئەوەش نییە دەڕوات سبحان الله بۆی دەنووسرێ الله سبحانه وتعالى نووسوێتی کە ئەو دەستگا خێرخوازیە یارمەتی فڵان کەس بدات ئەوەکەی تر یان لایەکی ترەوە ڕزقی بۆ دێت خۆشی نازانێ و هەروەها پێچوانش بیانەوێت زەررت پێ بگێنن زەرت پێ ناگەێنن ئینسان ئەگەر ئەم حەقیقەتە بزانێت بە یەقینیشەوە ئیتر لە چی ئەترسێ بەس ئێمە ممکنە خەلەل هەبێ بۆیە دانی لە هەموو شتێکە ترسین ئەترسین موچەمان ببڕێ ئەترسین فەسڵ بکرێن ئەترسین هەتا ئەو ترسە وای لاتۆی تر یعنی وای لاتۆ حاڵمان زۆر شەڕ بووە یعنی سا ئومەتە بۆ وای لاتۆ ئومەتێکە خۆ کەم نییە ئومەتێکی زۆر زۆرە 2 ملیارە ئێ بۆ وای لاتۆ ئەو دوورن لەو حەقیقەتەوە بەڕاستی دوورن بۆیە ئومەتە وای لاتۆ ئەگینا ئەگەر فئەیەکی قەلیل تەماشا دەکەی لە شوێنێکە لەبەرەوە حەقیقەتە دەزانن خوای گەورە سەریان دەخات ئەوە شتەکان تەواو یعنی بڕاوەتەوە لای الله سبحانه وتعالى رفعت الأقلام وجفت الصحف لە ڕیوایەتەکەی ترە چی زیاد دەکات یعنی ئەوەی کە الله سبحانه وتعالى نووسوێتی هەر ئەوەت بۆ دێت یعنی ئەوەی کە تووش دەبێ هەر ئەوەیە ئەوەشی کە تۆ بتەوێ ئەگەر الله سبحانه وتعالى نەینووسی بێ نایەت یعنی چەندێک هەوڵیشی بۆ بدەی بەڵام تەماشا بکەن مامۆستایان واعلم بزانە ئەی ابن عباس أن النصر مع الصبر بزان سەرکەوتن لەگەڵ سەبرایە هیچ سەرکەوتنێک بێ سەبر نایەت هیچ سەرکەوتنێک یعنی بزان پێغەمبەر عليه الصلاة والسلام کە لە سەرتاوە دەستی پێ کردو ئەو هەموو ئەزیەتدانە و اینجا دوای لە مەرحەلەی مەدینەش کەوتر شەڕ و قیتال و جیهاد فەرز کرا لەگەڵ یعنی گەورەترین هێز لە ناوچەکە کە قوڕیشیەکان بوو دوایەوە بەرامبەری ڕۆم بوون بەرامبەری فورس بوونەوە سیر ئەو سەحابانەی لەبەر ئەوەی لە جیلی یەکەم پەروەردە کرابوون و ئەوانشی لە مەدینە لە خزمەتی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وسەلام پەروەردە کرابوون لەسەر چی چونکە لە هەردوو مەرحەلەکەش مامۆستا ئەمر کراوە سەبر لە مەرحەلەی مەکی و لە مەرحەلەی مەدینەش ئەمر کراوە کەوا موسڵمانان سەبریان هەبێ ئەو سەبرە وای لێ کرد کەوا موسڵمانان سەر بکەون هەندێک جار یعنی سبحان الله ئەڵێ چییە سەرکەوتن سەبر و ساح یعنی 1 سەعات تو ئینسان خۆڕاگر بێ مەجرای شتەکە ئەگۆڕێت جا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ أن النصر مع الصبر جا ئاەتی زۆر دەربارەی سەبر هاتووە وأن الفرج مع الكرب چەندێک ئەو ئومەتە تووشی ناڕەحەتی بێت یان هەر کەسێکیش وەکو تاکیش تووشی ناڕەحەتی بێ ئەو دوای فەرەج دێتەوە و هەروەها مع العسر چییە یوسرا هەر لە ئاەتەکەش إن مع العسر يسرا إن مع العسر يسرا ئەوە زۆر مهمە بەڕاستی دەرسی زۆر تایە سوودی زۆر تایە کە ئەو حەدیثە دەتوان بگەڕێنەوە بە کورتیش ڕەخا یعنی ئینسان لە کاتی خۆشیە بارەکە الله فیکەومانە بیر چوون
ئینسان لە کاتی خۆشیە، لە کاتی سەحەت باشیە، لە کاتی شوێنەیە، لە کاتێکا تۆ دەوڵەمەنی، لە کاتێکە حاڵت خۆشە، لەو کاتە تۆ خوا بناسە، لە کاتی تنگانە نییە، ئەڵڵا سوبحانەهو وتەعالا دێتە هەناتەوە، یارمەتیت دەدات، کارت بۆ ئاسان دەکا. یعنی کابرا سێ کەس کەوتنە ناو ئەو شکەوتەکە، لەبەرەوەی خۆیان ناسی، خی گەورە هاتە هەنانەوە، دەرگای شکەوتەکەیان بۆ کرایەوە. جا بۆیە زۆر مهمە ئینسان هەندێک جار لە کەی تووشی غەفڵەت دێت مامۆسایان، کاتێکەوە حاڵی خۆش دەبێت. ئایا بزانە شکر دەکات؟ کابرا فەقیر بووە، ئیشی کردووە، خی گەورە پێی داوە، دەوڵەمەند بووە، دوای سوبحان الله ئەم کابرایە تێک دەچێت. باشە تۆ شکری خی پەروەردگار بکە. تۆ ئێستا کاتی ئەوەیەکەوە تۆ خی گەورە بناسیت، ئەو پارەی کە پێت دراوە بچی بیدەیتە دەستگای خێرخوازەکان و ئەو دەستگانێکەوە تەحفیزی قورئانیان تایە و دەرسیان تایە و هەروە بیدیتە فەقیر و هەژار و بکەیتە مزگەوت و بکەیتە هەر شتێکی چاکە. تۆ لێرە خی گەورە ناناسی، خوا پەنا بدە. مامۆستا دەزانین کەسانێکی ملیارەها پارەیان هەیە، ماڵی خی گەورە نازان لەکوێیە، نەچوونە حەج و عومرە بکەن، بۆیانیش دەکرێت. بزانە یان هەر خوا ناناسن، وای لێ هاتۆی تر وای لێ دێتکەوە خوا ناناسێت، ئەڵێ بە هێز و بازووی خۆم ئەم پارە و پولە و ئەم مەنسەبە و ئەو شتانم دەستکەوت، بە زانای خۆم. ئێدەی کاتێکیش لە کاتی تەنگانە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا نایەت هانایەوە لەبەرەوەی خوای نەناسیوە. زۆر مهمە ئینسان لە هەموو کاتێکە خوای گەورە بناسێت و ڕوو لە خوا بێت. فەوائیدشی زۆر تایە با بۆستین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.